هەسەنگاندنی کەرتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو و دیارە ئێمەش ئەوەی کە پێویست بوو لە داتا و ژمارەکان وەک هەسەنگاندنێک بۆ 2 ساڵی ڕابردووی وزارەتی کشت و کاڵ لە کابینی هەشتەمی حکوومەت هەرێمی کوردستان خستمانە ڕوو و دیارە کەمەشیر باسی ئەو گرفتانەم کرد کە لە ڕێگەی کەرتی کشت و کاڵە وەک کەمی بودجە و زێدەڕەوی سەرزەوی کشت و کاڵ و نەبوونی پاکپشتی بۆ کەرتی تایبەت بۆ بەرهێنان لە بوارەکانی کشت و کاڵ یەکێتی و بەرنامەی کوردستان بیرمانەوە کردوەوە لە ڕێی ئەم دیبایت و کۆنفرانسانەوان ئێمە ڕاستپاردەکانمان بگنێرین بۆ ئەنجومەنی وەزیران و ئێستا ڕاستەوخۆ ئەم برابەڕێزانە لە برە و لەگەڵ جەنابی کاقوبادا پەیوەندیمان هەیە ئەبێت بەڕاستی لێتان ناشارینەوانێ ئێمە بە واقعی ئیسپاتی کەین و بۆ هەموو دنیای بخەینە ڕوو کە هەرێمی کوردستان هەرێمێکی کشت و کاڵیە. کۆمەڵی وەبەرهێنان خۆیان پێی هەستن چونکە لە ڕاستیە حکوومەت ئەوەندەی کە بەو کەرتی ترەوە خەریکە بە کەرتی کشت و کاڵ هیچ احتیمامێکی پێنایە. مشکلەکەش لێرەیە بەڕاستی بەڕێی من عەقڵی بەڕێوەبردننی با بڵێین ئابووری ئەم وڵاتەیە چونکە تا ئێساش حکومڕانانی ئەم وڵاتە درچیان بەوە نەکردووە کە کەرتی کشت و کاڵێکێکە لە سێکتەرە هەرە گرنگە ئابووریەکان پێویستەکە ئەم تێڕوانینە بگۆڕێ بۆی ئەم جۆرە دیبەیتانە سوود و قازانجی هەبێ بۆ بەرەو پێشبردننی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە.